دایک بدرێت بە منداڵ چ بڕە پارەیەکی دیار لە پارە دەستی پێوە بگیرێت 300 میلیارد دلار ئەمە ساڵانە لانەیە بگەڕێنرێتەوە ئەگەر شیری دایک بدرێت بە منداڵەکە بەداخەوە لە ئێستای وای لە هاتووە لەبەر ئەو لایانی بازرگانیەکە هەر مناڵەکە لە دایکە بێ یەک دنیا برەندی شیری بۆ ڕیز ئەکەن ئەمە هەیە ئەمە وا ئەکا لە منداڵەکەت و دایک و باوکیش ئەوێ شتێکی باش با بە منداڵەکەی هەر بۆی زۆر جار وەسوەسابێ جا ئێمە لە تەورین بەشەمان لەگەڵ بەڕێز دکتۆر کامران عومەر پسپۆڕی وردی نەخۆشیەکانی مناڵ و تازە لە دایک بوون لەسەر ئەم بابەتە زیاتر گفتوگۆ کرد دکتۆریان بەخێر بێت زۆر سپاس بۆ بەڕێزت دکتۆر هەر لە راپۆرتەکە باسی ئامارێکی زۆر بەرچاوی کردلەوەی کە ئەگەر شیری دایک بدرێ بە منداڵ ئەمەنە ڕێژەی لە ناوچوونی منداڵ تازە لە دایک بوو کەم ئەبێتەوە جا بەڕێزت پێمان بڵێ ئەم شیر پێدانە لەگەڵ ئەم بابەتی زیینومانەوەی منداڵان و مەترسی لە ناوچوونیان کەمەکاتۆ چ پەیوەندێکیان هەیە بەیەکەوە باینتان باش زۆر سپاس ڕاستەکەم بابەتە قسەی زۆر هەڵەگرێت چکە بابەتەکە تەنها پابند نییە بە دیوە زانستیەکەی شیری سروشتیەوە چەندین دیوی با بڵێن کۆمەڵایەتی و دەرونی و ئابووری و هەموو شتەکان تێکەڵە لەم بابەتەیە بەڕاستی مەبدەئیەن ئەگەر ئێمە لەسەر ئەوە قسە بکەین کە مانێ مقارنێ بکەین لە بینی شیری سروشتی واتە شیری دایک و شیری دروستکراوە من مقارنەکە بە مقارنەیەکی تەندروست نازانم بە هیچ شێوەیەک چونکە ئەساساً مقارنە نییە یعنی هیچ بەراوردێک ناکرێت لە بینی شیری دایک و شیرەکانی ترە بە هەموو جۆرەکانیەوە یعنی لە بەرزترین ئاستیەوە کە براندە عالەمیەکان کە پێویست ناکە ناویان بینیم هەتا وەکاتە براندەکانی کە بەس خوا ئازانێت لە چێ دروست دەکرێت و چۆن دروست دەکرێت باشە ئێمە باز لەوانە نەکەین باز لە باشترین براندەکانەکەین کە بەراورد ناکرێت بە شیری دایک لەبەر چەند خاڵێکی سادە و ساکار و ئاسان کە ڕەنگە من لێرە تەنها بتوانم ڕوونتری کەمەوە ئینا لای هەمووتان بە شێوەیەک لە شێوەکان با بڵێن شارەزاییتان هەیە بۆ نمونە ئێمە شیری دایک یەک دوو خاصیەتی هەیە کە ڕەنگە بە هەزار ساڵ دیکەش نەتوانین لە شیری قوتووە ئەو شتە دروست بکەین ینی لە یەکێک لە ریسێرچەکان لە توێژینەوەکانە کە من بە بەرچاوم کەوت بەڕاستی ئەو نقطەیە وەستانمی بۆ نمونە ئێمە شیری قوتوو بەیانیان کە ئەین بە مناڵەکان سعات با بڵێن هەشتی بەیانی دوو ڕقم شیری بۆ گرینەوە لەگەڵ دوو ڕقم ئاوی بۆ گرینەوە ئەینێ نیۆڕۆ عینن شت ئێوارە عینن شت شەو هەمان شت با بڵێن بەم شێوەیە بە چەند سەعات جارێک شیر ئەین بە مناڵەکە بەڵام وەرە سەری شیری دایکە پێکهاتەی شیری دایک لە بەیانیە شتێکە لە نیۆڕۆیە شتێکە و لە شەوانە شتێکە کە ئەمە خۆی بۆ خۆی لە جۆرێک لە معجیزە ئەچێت بەڕاستی دکتۆر پێما بێ بەپێی ئەوەی کە مناڵەکە هەرچەند گەورەتریش بێت بەڵێ بەپێی تەمەنەکە بەپێی تەمەنەکە لەگەڵ کاتە ئەگۆڕێ بەڵام لە یەک ڕۆژە بەیانیان شیرەکە بڕێک لە کۆرتیزۆلی زیاتری تێدایە بۆی مناڵەکە هەست بە نەشاط بکە بۆی مناڵەکە هەست بە ئەلێرتی بکە هەست بۆ بکە کە وریایە باشە و ڕۆژەکەی دەست پێ ئەکات لە هەمان کاتە شەوان کە پێویستە کات مناڵەکە هادی بێتەوە ئێمە دوو مادەمان هەیە لە ناو شیرە کە پێوترێ تریپتۆفان لەگەڵ میلاتۆنین باشە تریپتۆفان و میلاتۆنین تریپتۆفان ئەگەر دیقەت بیت خۆشمان هەستمان پێ کردو ئەوانە تریپتۆفان مادەیەکە لە ماست و دۆ و ئەلەوانە لە بەروبوومی با بڵێن لە بەروبوومی شیرا زۆرە مادەی تریپتۆفان ئەگەر دیقەت بیت لە بەهاریشە خۆمان دۆ ئەوەیەکەوە خواردنێکی قورسە خۆین و دۆیەکی پێ ئەخۆین و ئەوانە دوای هەست بە چیەکەین هەست بە ئەواکەین ئەمانێ بخەوین حەزمان لە خەوە ئەوانە ئۆکەی ئەم مادەی تریپتۆفانە لە شیری دایکە لە شەوە بڕەکەی زیابێت لە بەیانیانە بڕەکەی کەمە بێتەوە هیچ شیرێکی قوتومان نییە ئێمە بتوانین تەحەکوم بەم شتەوە بکات کە بتوانین شیرەکە بۆ شێوە بین بە مناڵان ئەمە یەکێک با بڵێن یەک لە هەزارە لە سوودەکانی شیری دایک یەکی کە لەو خاڵانی کە زۆر گرنگە ئەو شیرەی کە لە ناو سنگی دایکە دروست ئەبێت بۆ ئەو مناڵەیە بە تایبەتی بۆ ئەو مناڵەیە واتە بە پێی جەستەی ئەو مناڵە بە پێی دۆخی ئەو مناڵە دروست کراوە ئەم شیرە هی ئێستا نییە هی پرۆسەیەکی دوور و درێژترە کە پێشتر 9 مانگ ئەم دایک و مناڵە بێک و مامەڵەیان کردووە ئەم دایک و مناڵە بێکەوە بە پێی ئەو دۆخی کە مناڵەکە پیاتێ پەڕیوە جەستەی مناڵەکە لەگەڵ جەستەی دایکەکە شارەزایی بووە پاشان
ئیعاز ڕۆشتۆ بۆ مێشکی دایکەکە بۆ ئەویکەوە ئەو ڕژێنانەی کە لە ناو مێشکایەتی ئەم جۆرە لە شیرەکە دروستکە بە تایبەت شەریکێکی تایبەت بۆ تایبەت بۆ ئەم مناڵە دروست دەکرێت. بۆیە ئەگەر ببینیت لە کاتی نەخۆشیە بۆ نمونە بڕی شیرەکە و پێکاتی شیرەکە ئەگۆڕێت دژەتەنەکانی زیاکات واتە مناڵەکە کە تووشی سچون و ڕشانەوەیەک بێت ئەگەر تووشی التیهابێکی سنگ بێت شیرەکەی نەوعێکە ئەگەر مناڵەکە کاتی احتیاجی کە نەخۆش نەبێت شیرەکە نەوعێکی ترە واتە لە کاتی نەخۆشیە شیرەکە ئەگۆڕێ بۆ دەرمان. دکتۆر ئەمە لەبەرەوەی کە دایکەکە هەست ئەکا بۆ ئەم مناڵە ئەمە لەبەرەوەی بەردەوامی ئۆتۆماتیکی لە ناو جستەیە ئەمە گۆڕێ بەڵێ ئەمە بۆندێکی زۆر لەوە بە قۆترێکە ئێمە بتوانین لی تێبگەین بەڕاستی بۆندێکە پەیوەندی بە پەیوەندیکی قوڵی دایکایەتی و مناڵیەوە هەیە واتە بۆیە ئێمە ئەڵێن مناڵ بە دەرەجە یەک پابندە بە دایکەوە پاشان باوک مەسئولیەتەکانی کە هەڵەگرێت لەبەر ئەو بۆندە کەس ناتوانێت بچێتە نێوانیانەوە کە بەداخەوە ئێمە ئێستا ئەو بۆندەمان تێکشکانەوە ئەو بۆندەش تێکشکانەکەی هۆکاری زۆری لە پشتە کە ڕەنگە بتوانین لە خاڵەکانی کە باسی بکەین. باشە دکتۆر بەپێی ئەو راپۆرتەی WHO هەیەی لەگەڵ یونیسێفا کە ئەم هەفتەیە زەنجێکی ئاگادارکردنەوەیە بۆ هەموو جیهان بۆی کە منداڵ بە تایبەتی 6 مانگی سەرەتای بە هیچ شێوەیەک نابێت لە شیری دایک بێبەش ببێت چونکە لەبەرەوەی کەوان ئامارەکانیان لە بەردەمایە کە منداڵ دوای ئەوە تووشی چ گرفتێکی گەورە بێت یەکێک لەو بەهرەی کە خواویایەتی بە دایک و لە ڕێی شیری دایکەوە دێ بە منداڵ کە بەرگری جەستەی منداڵ زیاد دەکات یعنی ئەمە لە ڕێگەی شیری دایکەوە کەواتە بەو داتانەی کە ئێستا ئێمە وەکو کۆمەلگاکەی خۆمان و بە ڕێستان ڕۆژانە بەرکەوتنتانەیەەکە منداڵە زۆر جا پرسیارمان لا دروسە بێ مناڵێکە ئەچێتە ساڵێکە چێتە ساڵ و نیوەیەک سێرەکەی پرسیاری پێشینەی ناکەین پرسیاری ئێستایەکی مناڵەکەمان بۆ لاوازە مناڵەکەمان بە هەوا گۆڕکێک بۆ نەخۆشەکە مناڵەکەمان بۆ تووشی کۆمەڵێ گرفتی تەندروستیە بێ بەڵام ناگەڕینەوە بۆی کە پێشتر ئێمە مناڵەکەمان بینایەکی باشمان نەکردووە کە بەرگریکرێ دادایکی وانمان لەبەر دەمایە کە بڵێن ڕێژەی ئەو منداڵانەمان زیایە کە لە شیری دایک بێبەشن. بەڵێ ئەگەر بەداتا قسە بکەین بەداخەوە کوردستان و عێراقیش بەگشتی ئێمە لە وڵاتە خراپەکانی لە پابندبوون بە دووشتەوە کە زۆر ڕەبتن بەیەکەوە لە دایکبوونی سروشتی لەگەڵ شیرپێدان یا شێدانی سروشتی باشە ئەم دووشتە ناتوانانی لە یەکی جیا بکەیتەوە چونکە با بڵین بە دوای یەکایەن ئێمە کە نەمانتوانی لە دایکبوونێکی سروشتی تەندروستی ناتوانین بڵین بێ ئازار بەس کەم ئازارمان بۆ دایکەکە فراهەم کرد ناشتوانین دوای ئەوە محاسبەی بکەین بڵین ئیلا ئەبێت تۆ شیری خۆتی بێتێ یەکەم هەنگاو یا با بڵین ئەگە بشتینە پێش پرۆسی عملیاتی مناڵبوون و ئانەوە یەکەم هەنگاو بریتە لە نۆمانی حەمل نۆمانی دووگیانی کە ئێمە ئەبێت لەم نۆمانەیە ئەم دایکە ئامادە بکەین چونکە بەڕاستی ئەم دایکە تەمەنی 20 ساڵە 19 ساڵە 22 ساڵە 25 ساڵە هەر چەندێکە جاری وایە هەر 30 ساڵیش بێت با 35 ساڵیش بێت ئێمە ئەبێ ئەم دایکە ئامادەی بکەین لەم نۆمانەیە لە یەکێک لە ئامادەکاریەکانە تی بگەێنین کە ڕۆژانە چۆن قسە لەگەڵ مناڵەکە تا بکەی چۆن بۆنتان بەیەکەوە بەقوتکەن چۆن خۆت حازرکەی بۆ ئەوی کەوا تۆ لە دوای لەدایک بوون خەڵک چۆن لە ڕەمەزانە نیەت ئەهێنێ کەس بینێ بە ڕۆژوو بێت بێ ئاوان نیەت بهێنێ کە لە دوای لەدایک بوون مناڵەکەی بەلایانی کەمەوە تا 6 مانگ بە شیری خۆی بەخێوکە بەلایانی کەمەوە باشە کە ئەم جۆرە لە دروستکردنی وشیاری لە دروستکردنی وعی بۆ دایکەکە دروست بوو دواتر شتەکانی کە ئاسانترە بێت بەس بەداخەوە ئێمە ئەو شتانە بێت سیستم ڕێکی بخات ئەو شتانە ئەبێت ڕێنمایی هەبێت بۆ ئەوانە بەڵام لای ئێمە ئەو شتانە تا ئەم دەقەیە زۆر لاوازە پاشان ئێمە نۆمانگەکە تێ ئەپەڕێت ئەنجا بەداخەوە ئێستا سەردەمی ئەوەیە کە بیر لەوە ئەکرێتەوە خۆشبەختانە تا ئێستاش لە نەخۆشخانە حکومیەکانە هەروە بە هەوانتە عملیاتی لە با بڵین سیزەریان ناکرێت ئەوەی کە پێوترێت لەشتەرگەری مناڵ بەڵام نەخۆشخانە ئەهلیەکان هەمووشمان نەزانین کە بابەتەکە بابەتێکی تەواو ئابووری و تیجاریە باشە ئەکەوێتە سەروی کەوا تۆ چۆن ئەچیت بۆ مەطعامێک داوای خواردنەکەی ئەچیت بۆ نەخۆشخانەیەکی ئەهلی داوای مناڵبوونی نەشتەرگەری
مناڵبوونەکەی. باشە دکتۆر ئەمە بابەتێکی گرنگم پێم خۆشە لە زاری جەنابتۆ ینی زۆر جار ئەمە با تۆزە ڕوونتر قسەکەین بۆی بینەرەکانمان لێمان تێگەن زۆر جار بۆ بە مۆدە بەڕاستی مناڵبوون لە دایک بووە بە مۆدە ینی تۆ ئەوەی کە خوا دایناڵە 9 مانگ و 9 ڕۆژ ئەمەنە لەسکی دایکتابی بووی کە مناڵێکی تەندروست لە دایک بێ ئێستا بەداخەوە لە ڕووی کە بەرجەناب باسیەکەی لە ڕووی بازرگانیەوە مناڵەکەی لە بەرواری ڕۆژی لاوسەرگیریەکەیانە لە دایک بێ لە بەرواری یەکی حوتا لە دایک ژمارەکەی جوان بێ ینی ئەمە ئەگەر ئەم چاولێکەریە بەردەوام بێت چاوەڕێی ئایندیشیەوە ناکەی منداڵە کۆمەڵی نەخۆشی جیاواز بە دوای خۆیان بێنێ کاڵی منداڵێک ئۆتیزمیە بەداخەوە منداڵێک داونە منداڵێک کۆمەڵێک گرفتی هەیە مناڵێک ئێسکەنەرمەی هەیە مناڵێک کێشەی هەیە ئەمانە هەمووی نەتیجەی ئەوە نین کە لە پێناو خزمەتی خۆتە مناڵەکە دەکەیتە قوربانی بەدڵنیایەوە زەرری زۆر گەورەتری هەیە من دایم ئیشوبهێنم بەوەی کەوا چۆن میوەیەک ئەگەر لە پێش کاتی خۆیان لێ بکەیتەوە نەتامی هەیە نە ئەو خۆشیێت ئەداتێک کە خۆ دەستی پێکی هەر بۆ نمونەس ئەگەر هەنجیرێک یا هەنارێک مانگێک 2 مانگ پێش وادی خۆی دەستی بۆ بەرە بزانە چۆنە و دوای ئەوە کە لە کاتی خۆیان کە پێ ئەگات بزانە چۆنە ئەم مناڵەش کە بم پرۆسیاتی ئەپەڕێت لایانی کەمە بێ 37 هەفتە و 38 هەفتە و بڕوا بۆ 39 هەفتە و ئێمە هەتا 42 هەفتەشمان هەیە باشە تا 42 هەفتەش بە ئاسایی تێگەین ئێمە لە بینی 37 هەفتە بۆ 42 هەفتە بە مناڵێکی تەواوی ئەزانین لە خوار 37 هەفتەوە مناڵێکی پێشوەختە لە سەر و 42 هەفتەوە ئەوە مناڵێکی زیاد ڕۆشتووە با بڵین ئەویش کێشەی خۆی بۆ دروستە بێ بەڵام ئێمە 5 هەفتەمان هەیە لەماوەی ئەم 5 هەفتەیە ئەم مناڵە پێ ئەگات کە پێ ئەگات زەخت لەسەر با بڵین ڕەحمی دایکەکە دروست دەکات پاشان تەقەڵوسات ئازار و شتەکان دەست پێ ئەکات مناڵەکە کە بەم پرۆسیاتی ئەپەڕێت بە دابەزینێکی هێواش یەتە خوارەوە بۆ ناو دامێنی دایکەکە پاشان بە یەک دنیا دەردراوی هۆرمۆنیە تێ ئەپەڕێت بۆیە لەو کاتەیە کە لە دایک ئەبێت مناڵەکە ئامادەیە بۆم پرۆسیە چکە پێشتر بەناو ئازار و شتەکانە تێپەڕیوە هەڵبەتە ئەمەش قسەی زۆر هەڵەگرێ بێ ئێمە بتوانین چۆن بتوانین پرۆسەیەکی لە دایکبوونی سروشتی کەم ئازار کە لە جیهانە ئێستا زۆر باوە کەم ئازار بۆ دایکەکە فراهم بکەین بۆی ئەویش ئەو فۆبیایی بڕاوێتەوە ئەویش ئەو ترسەی نەمێنێ پەنا نەبا بۆی کەوا بیخەوێن و یەکسەر مناڵەکەی بۆ دەربێنن لەبەرەوە کێشەکە بۆ شێوە چارەسەرەکرێت کە تۆ ئەم لە دایکبوونە سروشتیە بە جۆرێک بەڕێوەبەری کە مناڵەکە هاتە دەرەوە ئامادە بێ ئەوەی کە ڕوو ئەیات ئەوەیە کەوا مناڵەکە گەیشتۆتە 37 هەفتە بەڵام هێشتا ئامادە نییە لەوانەیە هەفتێکی مابێ لەوانەیە 10 ڕۆژی مابێ لەوانەیە 2 هەفتەی مابێ ئێمە هین با بڵین لە ڕێی فتحەیەکەوە لە ڕەحمی مناڵەکە هێن نەدەرەوە مناڵەکە ئامادە نییە کە ئامادە نییە سیەکانی پێناگات جگەری پێناگات باشە بۆریەکانی دڵی پێنەگەیشتووە هەناسەی پێنەگەیشتووە سەرەکی تووشی کێشابین پێویستی بچێ بێ پێویستی بوا بێ هەڵی گرین و بخێنە ژێر ئۆکسجین و ببێنە ناو خودەجەوە کە من ئێستا با بڵین اختصاصی وردی لە خودەجم هەیە با بڵین مناڵانی تازە لە دایک بووانمان هەیە ئەوانە کە ئێمە ڕۆژانە بەرکەوتەمان هەیە لەگەڵ ئەم کێشەیە معاناتمان هەیە لەگەڵ ئەوانەیە باشە ئەمە خۆی بۆ خۆی کێشەیە مناڵەکە کە من هەفتەیە گەشتمەوە 10 ڕۆژ هێشتمەوە 15 ڕۆژ هێشتمەوە دایکەکە لولاوە تەسیری بەنجەکە و تەقەڵی عملیاتەکە و خۆی لە خۆی بێزارە ئەنجام دوای ئەوە فترێک دروستە بێ خانمەزانە پێوتە فترەی زەیستانی لە ئینگلیزیا پێوتە پەرپیریەم کە ئیتر یەک دنیا خەمۆکی و بێزاری و بێتاقەتی و ئەوانە ڕووی تێ ئەکات باشە لەولاشەوە عملیات کراوە ئەمە هەمووی چیەکات بۆندێکی گەورە دروست دەکات مەسافێکی گەورە دروست دەکات لە بینی دایکەکە و مناڵەکەیە لە دوایە بە نەتیجەکە بەچی ئەشکێتەوە بەسەرەوەی کەوا تۆ شیرێکی قوتۆ هێنیت و ڕقمێکی بۆ گریتەوە بە ڕقمێک وەکی بە خوڕگی مناڵەکە هەتاوەکو دایکەکە کێتەوە سەرخۆی کە دایکەکەوتەوە سەرخۆی شیرەکە وەکو پێویست نییە کەمە بڕەکەی ئیتر بەداخۆ ئەگەینە ئەو ئاکامەی کەوا شیرەکە حازرە تێگەی لێم ئەمە هەمووی سلسلەی و بە دوای یەکە ڕەبتی هەیە بێکەوە کە ئەبێت سیستمێک هەبێت لە دایکبوونی سروشتی تەشجیعەکە شیرپێدانی سروشتی تەشجیعەکە چۆن مەسەلەن لە دنیای ئێستا جاران جگەرە مەسموح بوو لە هەموو شوێنە جگەرە بخورێت وابوو ئێستا بۆی کەوا تۆ جگەرە تەسیری جگەرە کەم بکەیتەوە هەمووی لە خەڵکە ڕوکنێک و کۆرنەرێکی بۆ دروستەکەڵی بۆ هەیە بەس ئالەوێ جگەرە بخۆی بەڕێی منە بێ وا لەوە بکەی لە بەکارهێنەرانی شیری قوتو ئەوانە بۆ شێوە تەعاملیان لەگەڵا بکەی کە بڵی وا بە ئاسانی دەست نەکەوێ هەرە کێشە گەورەکە لە وڵاتی ئێمە ئەوەیە کەوا
زۆر بە ئاسانی شیرت دەست ئەکوێ لە هەرزانترین شیرەوە بۆ گرانترین شیر. دکتۆر ئەو لانی بازرگانی هەستەکەم بەداخۆ زۆباڵی کێشاوە بەسەر ئەم پەرسەندنی گرفتە لای ئێمە بە ئاسانی لە نەخۆشخانەکە پێتەڵەن ئەمانە هەیە ناو نابن بەڵام دنیایەک لە دەرمانخانەکە ڕیسکراوە دایکەکەش سەرەتای مناڵبوونێتی بەدەگەکەم سکی بێ ئەترسێ لە پرۆسەکە دەسەکە بە شیرپێدانی بەڵێ بەداخەوە ئێمە ئەبێت هەمومان بە خۆمان بچینەوە ئێمە وەکو پزیشک سیستمی تەندروستی و سیستمی تەندروستی هوشیاری خەڵک وەکو هوشیاری خەڵک ئەرکی ئێوە وەکو ڕاگەیاندن من دایم ئەڵێم ئێمە داتاکانی کە لە بەردەستمانایە ئەوەی کە پێوترێت developed countries and developing countries ئێمە گەر بمانێ نامانێ ئێمە وڵاتانی جیهانی سێهەمین بە چاو ئەمریکا، ئوسترالیا، کەنەدا، سکەندناف ئەمانە ئەو وڵاتانن کە ئێمە بێ هەمیشە چاویان لێ بکەین لە ڕووی ڕێنمایی تەندروستیەوە لە ڕووی ستایلی ژیانەوە چونکە ئەوان لە پێش ئێمەوەن ئەو واقعەکە کە ئێمە بێ هەمومان ئەو تێکس بووکانی کە ئێمە سعیتیاکەین و دەرەچین هەمووی لە ئەوانەوە بۆ ئێمەیان بەڵام بۆ نمونە هۆڵندا و سویسرا دوو گەورەترین وڵاتن بۆ بەرهەمهێنانی شیر هەڵبەتە شیری ئاژەڵەڵێم بۆ هەموو جیهان بۆ نمونەیەکێک لە هەرە شەریکە گەورەکانی و شەریکەی نەسلە لە سویسرا و لە هۆڵندا و لەم شوێنانە بەرهەمی هەیە باشە بەڵام وەرە ئیحسائی هۆڵندا و سویسرا خۆی وەرگرە کە خۆی شیر ئەنێرێ بۆ هەموو جیهان باشە بزانە پابندبوونی شیری سروشتی لە هۆڵندا و سویسرا ناگاتە لە 180 لە 180 خەڵک لەوێ شیری سروشتی بۆ مناڵەکە بەکارێنێت بەو هەموو مەشغەڵەی ژیانەوە چی واکاشتا ئەوان لە پێش ئێمەوە بن هوشیاری دایکەکە ئامادە کراوە دایکەکە تێگەێنراوە زۆر قورسی ژنێ خانم یعنی ئەمە من بەڕاستی من زۆر جار هەستەکەم بە هەندێک قسەی زۆر بەسیت من لە عیادەکەی خۆما لە کلینیکەکەی خۆما بۆ نمونە بە دایکەکان ئەڵێم کە پرسیاری ئەوە ئەکا دەڵێت یەکسەر لە چ شیرێکی بۆ بەکاربێنم لێ پێشەوە یەکسەر یەمەوە ئەیهێنمەوە دۆ ئەڵم غێری شیرەکەی خۆت مەبەستێ ئەڵێ نە هەر شیری خۆمتیانیە بەش ناکات کە هەم غەڵەتانی کە هەیە ئەوانە ئیتر من یەک جوملە هەیە ئەتوانە بڵم ڕۆژی وای هەیە دەجا دووبارەکەمەوە ئەڵم بابەجان من خۆم سێ مناڵم هەیە هەر سێ مناڵەکەم بە شیری دایکیان گەورە بوون ئەگەر ئێستا قسەیەکی کە لەگەڵ تۆیا بکەم ئەڵبەتە هەڵتە خەڵتێنم زۆربەیان بەم قسەیە قەناعەتەکەن باشە ئێستا مەکراوەتە من با پێی بڵێم بیانویەک دایک شیریتیانە دکتۆر هەڵبەتە لەوانەیە بەشێک لە ڕاستی تیا بێت چونکە ئامادە نەکراوە چونکە ئامادە نەکراوە ئەو ئامادەکراوە پێویستە بەچیەوە بە نۆمانی حملەوە بە سەردانەکانی بۆ بنکەی تەندروستی بۆ پزیشکی ژنان و مناڵبوونەکەی بۆ دروستکردنی هوشیارێکی تەندروستی بۆ هەموو ڕۆژە بیتەوە بەگوێیە کە شیرەکەی خۆت مقارنە ناکرێ بە شیرەکانی تر باشە ئەمە یەکێک کەسێک نێمی پێ بڵێ نقطەیەکی کەژەوەیە بەربڵاوی اختیاراتەکانی شیری قوتوو کە من ئەمە بەس لە عێراق و لە کوردستانە بەو دەرەجەیە ئەیبینم ینی هەر بچینە دەریشەوە بۆ ئوردن بۆ سعودیا بۆ ئەمانی دەوروبەری خۆمان بۆ ئێران بەو شێوەیە بەربڵاوی نایبینی دەیان با نەک دەیان ئێستا وازانم گەشتۆتە 60 بۆ 70 نوع شیری دەستکرد لە ناو کوردستانە تیجارەتی پێوەکرێت باشە ئایا ئێمە وڵاتێکی 5 ملیۆنی پێویستمان بە 70 نوع شیری دەستکردە بە دڵنیاییەوە نەخێر 7 نوع زۆرە نەک 7 دکتۆر ئێستا لەوانەیە ئەو ژنە قەدیمانەی کە بینەری ئەم پرۆگرامێمە بن گویان لە بابەتە بێ ئەگەڕێنەوە بۆی کە من لەگەڵ هاوکارم سەحر باسم کردوتم لە کۆڵانێ بوون لەوانسە پێشش دایکمی لێبێ باشە ئەگەر دایکیشم بە هەر ڕۆژێ خۆی سانە گۆڕانکاری بەسەر جەستەیە ڕاست لەوانێ ئەمڕۆ تۆ شیرت باش نەبێ ژنێکی داسێ ماشیریامەتی ئەویش بە ماشیەوە دایکم شیریاوە بە مناڵەکەی بەڵام ئەو کاتە لەوانەیە ئەم هۆشیارە تەندروستیانە زۆر کەمتریش بوو ڕاست بەخوا بە پێنج مناڵ هەر لە ماڵی شۆ لە دایک بوو ڕاست بەخوا بنەشیان بردو بۆ لای پزیشک ئەمە ڕاستیەکە هەموو بینەرەکانشمان اینەکەن پشگیری مەکەن لەوەی کە ئەم دایکە شیری بەس خۆی یاوەتێ باشە هەمووشمان تەندروست بووین و بەخوا نوقسانیش نەبووین و گرفتیشمان بۆ دروست نەبوو ئێستا 1001 ڕێگاگر نەبەر باشە بیانوی ئەوە شیرم نییە ئەم شیرەی ئێمە یاخو زۆرجار لەبەر کۆمەڵە گۆڕانکاری جەستەیی بەڵێسە ڕوونتر بین خۆت پزیشکی داوانێت کەسەکان بێنە بەردەمە مناڵەکەی پشتگوێ ئەخا شیرێکی کەیاتێ ئەم ڕێگەیانە ڕێگای تەندروستین ئەگەر بەردەوام بێ یاخود مناڵەکەت بەرەو ئەقارێکی خراپە بیت
بەدڵنیاییەوە ئێمە با بڵین بەشەریەت ئەوەی کە دۆزراوەتەوە 3.2 میلیۆن ساڵە بەشەر هەیە 3.2 میلیۆن ساڵە تاریخی شیری قوتو لە باشین حاڵەت یا 100 ساڵ تێناپەڕێت پرسیارە گەورەکە ئەوەیە 3 میلیۆن ساڵە بەشەریەت چی کردووە بۆی کەوە مناڵەکی گەورە بکات ئایا هەر لەکەم کە لەدایک بۆ یەکسەر شیری ئاژەڵی هێناوە یاتی بە مناڵەکی بەدڵنیایە و نەخێر کەوابوو ئێمە دەستکاری شتێکی سروشتیمان کردووە کە 3 میلیۆن ساڵە ئێمە لەسەری ڕۆشتین ئەمە هەرە هەڵە گەورەکەیە باشە بەڕاستی ئەگەڕێمەوە سەر ئەو خاڵەی کە ئێمە ئەبێت دایکەکان ئامادە بکەینەوە جارێکی تر کە دایکەکانمان ئامادە نەکرد وەکو پێویست دوای ئەوە ئەویش ناتوانێت دایکایەتی خۆی ممارەسە بکە لەگەڵ مناڵەکەیە ئەو نقطەی کە هەیە ئێستا جیایە لەگەڵ جارانە ئەوەیە کەەوە زۆربەی دایکەکان لە ئێستا ئیشەکەن باشە بۆ نموناڵێ زۆربیان ئەڵێن 72 ڕۆژ ماوەگرتووە تیاتی لە کۆمپانیایەکی تایبەت ئیشەکات دەڵێ پێی وتم 2 هەفتەی کەوەرەوە کە ئەمە کارەساتە بەڕاستی بە دایکێک بڵێ 2 هەفتەی کەوەرەوە بۆ دەوام لە دوای لە دایک بوونەوە چونکە نەنەفسیەن نەجەسەدیەن بە هیچ نوعێک ئەم دایکە ئامادە نییە بۆی بچێتەوە سەرکارەکەی ئەمە یەکێکە لە هۆکارە گەورەکانی کەوا زەرەر لە شیردانی سروشتی ئەیە بەڵام هێشتا هەر ئەگەر ئەو ئیرادەیە هەبێت ئەو دایکەوە 6 ساعت لە ئیش بووە 8 ساعت لە ئیش بوو لە ماوەی ئەو 6 ساعت بوو 8 ساعتەیە زۆر بە ئاسانی ئەتوانێ شیرەکان هەڵبگرێت لە چەند بڵێکە لە شوێنێک لە دەرگایەکی سەلاجەیە بە پارێزراوی بەبێ ئەوەی هیچ تێک بچێت بەکاری بێنێ هەتاوەکو خۆی ئەگەڕێتەوە دوای ئەو بینێتەوە بە سنگی خۆیەوە ئەمە پرۆسەیەکی زۆر ئاسانترە وەک لەوەی کەوا تۆ بەردەوام توی شیر لە ماڵەکەتا هەبێ بڵی شیر لە ماڵەکەتا هەبێ شیر نەما ڕاکە بیکڕە باوکەکە زەخت لەسەر مناڵ هەیە بە 3 ڕۆژارە قوتووەکە خوا قوتووەکی ژێساگە براندەکان بێت لە 25,000 و 30,000 ئەگەر لە براندێکی باشە بێ ئێبتو ئەمە هەمووی بەڕاستی ئەم باوکە بێ زیاتر ڕاکە عەسابی زیاتر هیلاکە بێت لەوانەیە بەدایکە بڵێ بۆ شیری خۆتی نایتێت تێکچوونی خێزانی ڕووبا لەو ناوەندەیە کە ئەمانە هەمووی شتی زیایەن تێگەی ینی هەموو جانی زەرەرە ئەگەر تۆ بیری لێ بکەیتەوە بۆ نمونە لە وڵاتێکی و کوردستانە لە شارێکی و سلەیمانیە ئەگەر ئێمە 100,000 مناڵمان هەبێت 200,000 مناڵمان هەبێت شیری دایک بەکاربێنن بەس لەلایەنی ئیکۆ با بڵێن لە ناوی ژینگەوە بەکاری بێنە 100,000 مناڵ واتە 100,000 بوتڵی پلاستیک ڕاست وایە واتە 100,000 قوتووی نازانم بەچی دروستیەکەن ئەو مادە پلاتینیەمەی کە پێ دروستەکەنە باشە کە تو ئەمانە هەمووی پاشەڕۆیە هەمووی زەختە بەسەر ژینگەی ئێمەوە تێگەی هەمووی بارە بەسەر گیرفانی باوکەکەەوە هەموو جانی زەرەرە بەڕاستی دکتۆر جاری واشە مناڵەکە غازاتی پێی هەیە دنیایەک ئەبێ شیری بۆ تاقیکێتەوە تا ئەمەی چاکە بێت جا ئێستا یەک خاڵ هەیە بەڕێزە دوتت دایکێک ئەگەر ویستی شیر با بە مناڵەکەی تەنانەت ئەگەر دەوامیشی هەبوو هەرچەند ئەو لایانی دەرونی دایکە ئەوەی کە زۆر هیلاک و شەکەت نەبێت ئەوە شەر پێما بێ دەورە بینێ لە بڕی شیرەکەەوە تەنانە پێما بێت لەوانەیە لە کواڵیتی شیرەکەشە دەوری هەبێ بەڵام ئەگەر بڕیاریدا هەر شیری خۆی با بە مناڵەکەی زۆر جار دایک بە تایبەت لە یەکەم ڕۆژ و هەفتەکانە بڕەکەی کەمە دکتۆر ئەگەر لەم کاتەیە ویستی شیرەکە یادی شیرێکی زیایە هەڵیش بگرێت بۆی کە دواتر ئەگە خۆی لە ماڵ نەبوو بدرێ بە مناڵەکە بەڕێزە پێمان بڵێ خواردنەکان خۆراکەکان کامی ئەوە کات کە شیری دایکەکە زۆرکە یان پێویستە ئەسم بۆ شیری دایکەکە ئێمە دایم پیان ئەڵێن کە بیدایەت ئەگە شیرەکە کەم بوو هیچ مەترسە چکە هێشتا تۆ لەگە مناڵەکەیە ڕانەهاتون بێکەوە ئەو بۆندە بەقوتە دروست نەبووە لە بینی دایک و مناڵەکەیە بۆ ئەویکەوە شیرەکە دروست بێ بەڵام بە لە ئامێزگرتن و بە نزیکردنەوەی مناڵەکە لە خۆت بە شیری یەکەم شیری دووەم ڕۆژی یەکەم هەفتەی یەکەم وردە ئەم شیرە زیاکە ئەمە یەکێکە لە ڕێگاکان لە خەیاڵ لابردنی شیری قوتو شیری دایک زیاکات ینی ئەگەر لە خەیاڵی خۆتا اختیاری شیری قوتو بەریتە ئەولاوە لایانی کەم تا 6 مانگ WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی دایم جەخت لەوە ئەکاتەوە 6 مانگی یەکەم تەنها شیری دایک بەسە پێویستە بە ئاویش نییە 6 مانگی یەکەم بڕە ئاوی پێویستیشی تێدایە لە ناو شیری دایکە پێویست ناکە ئاویش بێ بە مناڵەکەت تەنها شیری دایک تا 6 مانگ لە دوای 6 مانگەوە ئێمە ئەتوانین خۆراک ئیزافە بکەین ئاو ئیزافە بکەین ئەتوانین مەسەلەن ئەو کاتە ئەگەر معاملەیە بکەین لەگەڵ دایکەکە ئەگەر هیلاک بوو ئیشی زۆر بۆ ئەوانە بڵین 170 بۆ 80 هەر شیری خۆت بێت 110 بۆ 20 بە
ئەتوانی شیرێکی دەستکرد بەکاربێنی بۆ نمونە لە دوای 6 مانگەوە بەس 6 مانگی یەکەم زۆر زەرورە بۆ پێگەیاندنی بەرگری ڕیخۆڵەی سیەکانی جگەری مێشکی هەموو شتێک لە 6 مانگی یەکەمە بەڕاستی زۆر زەرورە. باش دکتۆر وەکو دوایین پرسیاری من ئەم بابەتە من خۆم بەرکەوتنم هەبوو لەگەڵ یەکێ لە ڕاهێنەرە وەرزشیەکانە لەوانێ بڵێ بۆچی لەبەروی ڕۆژێک پرسیارێکم لێکروتی خاتونێک هاتۆ بۆلام وەکو فەتەی کە خۆت پاسیەکەی سەیستانە تر تووشی خەمۆکی و تووشی گرفت دەبێ لەگەڵ جەستەی خۆیان گرفتیە بوو لە دوای لەدایکبوونی مناڵک هێز بەشل بوونەوەی کردبوو هەست بۆی کرد بوو جەستەی تێگەچێ لەوە دوورکەوت بۆ لە شیرپێدان بە مناڵەکەی خویا بووە کۆمەڵێک خواردن و کیتۆ و بۆی کە جەستەی ڕێک بێت و باریک بێت مناڵەکەی بە شیری قوت و پەروەردەکرد ئەمە تا چەند گرفتە بێ بۆ مناڵە یعنی تۆ لە پێناو جەستی خۆتە ئێستا بەڕێز جەختت کردەوە ڕێکخراوێکی WHO جەختی لە وەکتۆ 6 مانگی هەوڵ بەبێ هیچ شتێک ئەبێ شیری دایک بدرێت تۆش لەوانەیە مانگێک دوای ئەوە تووشی ئەم خەمۆکیە بی ڕێنمایی چیە بۆ ئەو دایکانە باشترین چارەسەر بۆ خەمۆکی دایک مناڵەکە بنێ بە ئامێزی خۆتەوە ئەمە هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم تێگەیاندنی دایکەکە کە پێدانی شیری خۆت تەنها و تەنها لە ڕۆژەکەیە واتە سەرفکردنی 400 بۆ 500 کالۆری کە ئێمە جاری وایە 40 دقە نیو سەعات لەسەر ترێدمیلێک ڕاکەین یاخود بەسەر جادەیە ڕاکەین بۆی کەوا بتوانین 200 بۆ 300 کالۆری بەخۆم نیو سەعاتی ژەڕۆمۆنە ئەوە نەناڕۆنیە ئێدە ئەڵێ ئەگەر تۆ ڕۆژانە لە 24 کاتژمێرەکە بە تەواوەتی شیری پێویست بی بە مناڵەکەت 500 کالۆری و سەرف کردووە باشە ینی ڕاضیەکی بەلاشە ئەمە جگە لە لایەنە دەرونیەکە لایەنە جەستەیەکەشی تۆ کالۆری سەرف کردووە ڕاضەت کردووە پاشان دەرکەوتووە ئەوانی کە شیری خۆیان ئێن بە مناڵەکان زۆر خێراتر با بڵێن حەجمی ڕەحمیان ئەگەڕێتەوە شوێنی خۆی تونگ و تۆڵترە بنەوە تونگ و تۆڵترە بن کەمەریان باریکترە بێتەوە لە داهاتووە باشتر ئەیان پارێزێ لە شێرپەنجەکانی ئۆڤەری ئەوەی کە پێوتە هێلکەدان شێرپەنجەی ڕەحم شێرپەنجەی مەمک لە هەموو ئەمانە باشتر ئەو پارێزێ جگەلەوەی کەوە بۆ خەمۆکیەکەش دڵنیاتەکەمەوە کەوا چارەسەرێکی زۆر زەرورە. دکتۆر ئێستا یەکێک لە گرفتەکان ئەوەیە لانێ هەرو خاتونەش بۆ نمونە بۆیە ڕووی کردوتە زۆر وەرزش ئەڵێ کە شیری خۆی ئەیا بە منداڵەکەی شێوازی جەستەی تێکەچێ لانێ ئەو تونوتۆڵی جارانی لە سنگیان پێ نەمێنێ ئەگە بە تایبەت سێ چوار مناڵیشی هەبێ بەڕێزت لە ڕووی زانستی و پێمان بڵێ شیر پێدان تا چەند بەڕاستی لانەیە فۆرمی جەستەی خاتونێک ئێستا ئەوەی کە جاران بۆ نەیهێڵێت ئایا یان دواتر بە وەرزش دێتەوە تایمی خۆی بەڵێ ئەمە وتمان لە ئەسنای شیر پێدانەکە و کوای کالۆریکی زۆر سەرف بکاتەوە کوای وەرزش بکات ئەمە بەو شێوەیە ڕەنگە لەو کاتی کە فتری کەوا شیر پێدانەکە هەیە کەمێک لە شل و شێواویەک هەبێت لە بەرویکەوە شیر لە ناو با بڵێن دەکتەکانی سنگی دایکەکە هەیە ئەمە شتێکی زۆر ئاساییە و پاشان لە دوای بڕینەوەی شیرەکە خۆتۆ مناڵەکەەوە 6 مانگ ساڵێک ساڵ و نیوێک 2 ساڵ ئەو پەڕی توانیت شیری بۆ بێت دوای ئەوە شتەکانە گەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی چکە ئەمە هەمووی هۆرمۆناتە و هەمووی ئیش لەسەر ئەوە ئەکاتکەوە ئەم تیشوانە ئەم شانانە بگەڕێتەوە دۆخ و باری ئاسایی خۆی دەستەکانە خۆش بێت سپاس بۆ تۆ بە هیوایەوەی ئەم گفتوگویانەمان وە ئامۆژگارەکانی بەڕێزت هۆشیاری بێ بۆ هەموو ئەو خێزانانە من ناڵم بەستەنها دایکە بێ باوکیشی لەگەڵا بێ لە بەرۆی هاوسەر زۆر گرنگە لە هاندانی ئەوەی کە هەردووشیان چۆن بڕیارێن مناڵێک بێنە ژیانەوە بێ بە هەردووکیشان هاوکاری یەکتر بن ئەگەر خانمەکەش خەمۆکی هەبوو هەردوو هاندەری بیت بۆی کە منداڵەکەمان خۆشەوێت با گرفتی بۆ دروست نەبێ شیری خۆتی بەرێ منانێکی تەندروست بۆ باکە من بەم ورە پێدانە ئەتوانی ژیانێکی ئاسووتا بێت دووبارە سپاس بۆ تۆ دەست زۆر سپاس خۆشەویستان لەگەڵ